لەگەڵ تانین بەردەوامی لە پرسی ڕۆژ هەروکو پێم ڕاگەاندن کە تەوەری یەکەممان سەبارەت بە بابەتی هاتنی تۆم باراکە بۆ ناوچەکە و سیاسەتی ئەمریکا و گەیاندنی قسەی ئەمریکا لەسەر ناوچەکە لەسەر عێراق لەسەر هەرێمی کوردستان چی وتووە چی پێوتون چی باس کردووە و سیاسەتی ئەمریکا لەم و دواچۆنە بێت لە ناوچەکەیە و کاریگەری ئەم سەردانە چییە لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی ئەتوانێت چی بکات بۆ هەرێمی کوردستان کە ئێستا دۆخەکەی تا ڕادێک دۆخێکی چاقبەستووە لە ڕووی سیاسیەوە ئەم بابەتانە باز دەکەین لەگەڵ بەڕێز سەرتیب جەوهەر چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاک سەرتیب سڵاو لێ بێ ئەم کاتت باش. با من بەجیالەوەی کە باسم کرد لە پێشەکێکەیە پرسیارێکی گرنگکەم لەسەر بابەتی ئیمزاکردنی ڕێکەوتنەکەی نێوان ئەمریکا و ئێران. ئێستا ئیمزاکە کراوە دوێنێ شەو بە شێوەیەکی ئەلکترۆنی یاخود بە شێوەیەکی جیا هەرێکە و لە وڵاتی خۆی ئیمزای کردووە. ترامپ کردوێتی لە وڵاتی خۆی لە ئەمریکا و پزیشکیانیش لە ئێران. دوای ئەمە ئەتوانین بڵین گۆڕانکاری ڕاستەقینە لە شێوازی بەڕێوەبردننی سیاسەتی ناوچەکەیە دێتە ئاراوە شتی جیاوازتر لە پێشترە بینین. ینی نازانین زارێت هشتا تازە تەوقع کراوە ئەوەی کە زۆر ڕوونە ئەوەیە کە کاریگەری ئابووری بەجێ دێت لەسەر ناوچەکە و جیهان ئەویشەوەی گەر و هورمز دەکرێتەوە و باردۆخێکی ئارام ینی شەڕ و ئاشوب لەو ناوچێ دوور دەکەوێتەوە بتاکیید کاریگەری ئابووری لەسەر عێراق ڕاستەخۆ بەجێ دەهێڵێت چونکە عێراق توانای هەناردەکردنی نەوتی زۆر لاواز بوو کەم بووەوە ئێستا نەوتی خۆی بە ئاسایی دەنێرتە دەرەوە و نرخی دۆلار چەند ڕۆژێک پێشساد ئەوە نەبوو کەمێک بەرز بۆتەوە بە تاکیید ئەوان هەمووی ینی کاریگەری لەسەر هەمویان جێ دەهێڵێت و دەمێنێتەوە سەرەوەی کە لە داهاتووی نزیکدا ئەوەی کە باسی لوبنان دەکرێت مەسلەی ینی دروستکردنی هێزێک یان لە ڕێی سووریاوە سنوورەکانی لوبنان بەرزەفت بکرێ یا پەلاماری حیزبوڵا بدرێ ئەویان ڕوون نییە ڕاستیەکەی سەرباری ئەوەی کە دۆناڵد ترەمپ بوو ینی دارودەستەکەی باسییان کردووە یان میدیای ئەمریکا باسییان کردووە بە پێناچێت ئاشوب لە ناوچەکە کۆتایی هاتبێت چونکە هێشتان ینی لەرە لەر و لێکەوتەی شەڕەکە هێشتا مابێ ئەویش پەیوەندی بەوەیە کە ڕەنگە ئەمریکا حەز بکات ئێران بەرزەفت بکە و ینی ئەو گروپانێک کە سەر بە ئێران لە ڕێی هێزی ناوچەییەوە بەرزەفتیان بکات. باش کاک سەرتیب خۆت ئاگاداری ئەوەی کە بینیمان پێشتر تۆم باراک نوێنەری ترامپ لە سووریا ڕۆڵی گێڕا ئیتر نازان ینی ئەوە بەپی لێکدانەوەکان لێکدانەوە سیاسیەکان هەندێک پیان وایە ڕۆڵەکەی باش بوو هەندێک پیان وایە ڕۆڵەکەی تا ئەڕادێک ینی جێی ڕەزامەندی هەندێک لایەن وڵات نەبووە. بەڵام ئێستا ئەو بە دەر لەوەی کە نوێنەری ترامپە لە سووریا نوێنەری ترامپە لە عێراقیش و هاتە عێراقیش و عێراقیەکانیشی بینی سەرکردەکانی هەرێمی کوردستانیشی بینی. من باجارێ پرسیار لەسەر عێراق بکەم ینی تۆم باراک کە هاتۆ بۆ عێراق و زەیدی دەبینێ سەرۆگۆزیرانی نوێ عێراق ئەمە چ پەیامێکە بۆ عێراقیەکان ئێوێ چ بابەتێک بە عێراقیەکان بگەێنێ چونکە ئەوەی کە ئاشکرایە لای تۆم باراک و لای ترامپیش ئەوەیە ئەوان ئەیانەوێ حکومەتێکی عێراقی بەهێز ببینن دوور لە دەستی وەردان. ینی تۆم باراک لە بڵند زەولەی یەکەمی هاتنی بۆ ناوچەکە هەندێک چاو پێکەوتن و لێدوان و قسەی کرد کەمێک نیگەرانی لەلایەن هەم خەڵکی سووریا و هەم خەڵکی عێراق و لە هەرێمی کوردستانیش لێکەوتێ هەبوو ئەم جارە هاتوتەوە لێدوانەکانی گۆڕاوە دیارە تەفەهومی باردۆخی ناوچەکەی کردووە ئەمەش ڕەنگە پەیوەندی بۆ بێ کە خۆی لەسەر ئەرزواقع زۆر شارەزانە بوو ئێستا شارەزاتر بووە. ئەوەی دووەمیان ئەوەیە کە تۆم باراک نوێنەرایەتی دەوڵەتی ئەمریکا دەکاوە نوێنەرایەتی ئیدارەی ئەمریکا دەکات بازێندایەکی دەوڵەتی ئەمریکا هاتووە ناوچەکە ڕەنگە بیانەوێ ئەو مەرجانەی کە پێشتریش لەسەر عێراقیان بە عێراقیان ڕاگەیان بوو ئەمجارە بە ئالیەتێکی تازە و بەپێی گۆڕانی باردۆخەکە جێبەجێ بکەن و
سەرۆکوەزیرانی نوێی عێراقیان بینی ینی ئەو مەرجە سەرچی کە پێشتریش هەیان بوو دەبێ ئەو هێزانەی کە لە دەرەوەی سوپای عێراقن ینی ئەو میلیشیانە چەک بکرێن چەکەکان دابدرێن و حل بکرێن حل یان چارەسەریان بۆ بدۆزرێتەوە ئینجا ناویچکیان بۆ هەڵبژێردرێ یان داخلی سوپای عێراق بکرێن ئەمە یەکێک لە مەرجەکانیانە ئەوی تریان ینی ئەو ئیجراعاتانی پێشتر ئەمریکا هەیبوو سەبارەت بە پەیوەندی عێراق و ئێران بە تایبەتیش جێبەجێ بکرێن و باری ئابووری عێراق جێبەجێ بکرێن دیارترینیان بریتە لە مەسلەی بەرزەفتکردنی دۆلار و پرسی وزا لەگەڵ ئێران یان چ کارەبا بێت چ گاز بێت هاوردەکردنی سوتەمەنی بێ ینی ئەوەی کە زانراوە بە زەیدی گوتراوە ینی یەکەم دەبێ و هێزانە چەک بکرێن و لە زووترین کاتدا موچە و هاوکاری دارایی ئەو هێزانە ببڕدرێت کە ئیلتیزام ناکەن بە چەکدانان یان چەکدانانێن دووەمینیان نابێ عێراقچی تر وزە لە ئێران هاوردە بکە جاوزەکە چ کارەبا بێ یان غاز بێت یان سوتەمەنی دیکە بێت ئەمە ئیزراعاتی دووەمە سێمێنیشیان مۆزوعی دۆلارە چوارەم لەوانەیە پرسی سنوورەکان بێت ئەو پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوەی ینی چ دۆلار بێت سیستەمی ئەسی کۆدا کە سنوورەکان بەرزەفت دەکا و ئەمریکا ئاگداری هاتن و چوونی دارایی دەبێت لە عێراق و لە ناوچەکە چونکە پێشتر پێیان وا بوو کە ئێران سوود وەردەگرێت لە بازرگانی لەگەڵ عێراقچە لە مەسلەی ینی فرۆشتی نەوت بێت لە ڕێ عێراق یان کڕنی دۆلار بێت لە عێراق یان جۆرێک لە بازرگا لەو کەلوپالانی کە هەیبوو لە عێراقەوە ساغی کاتەوە ینی ئەمریکا وردەکارێکی باشتر ئاگدارە و نەتیجە ئەمریکا حاکمێکی ئێستا دەوێت بۆ عێراق نەک سەرۆکوەزیران یان حاکمێک بێ بتوانێت ئەوەی ئەمریکا دەوێت جێبەجێ بکە ئێستا قۆناغی دوای شەڕە ئەمریکا بە پێی لێکدانەوەی چاودێران سەرکەوتوو نەبووە لە ڕوبەڕووبوونەوەی ئێران ینی ئەوەی کە دەویست لە ئێران هەمووی نەهاتوتە دی بۆی لەوانەیە هەوڵ بدەن هەم لە ئێران بگەینن کە ئەمریکا هوشیارە ئاگدارە و لەسەر مەرج و لەسەر ئیجراعاتەکانی خۆی بەردەوامە لە ناوچەکە بە تایبەتیش لە عێراق چونکە عێراق هەم سنوورێکی دوورێژی لەگەڵ ئێران هەیە هەمنیش حاکمی عێراق شیعەنە باشە کاک سەرتی بەڵام شتێک هەیە ئێستا ڕێکەوتنێک هەیە لە بینی ئێران و ئەمریکا یعنی ئەگەر ڕێکەوتنەکە وەکو خۆت وتت تازە لە سەرەتایە و ئەکەوێتە بواری جێبەجێکردن و نازانی تا چەندی جێبەجێکرێت و چۆن ئەڕوا میکانزمەکانی بەڵام پێدوانیە یعنی بۆچی ئەمریکا لەگەڵەوەی کە ڕێکەوتنی هەیە لەگەڵ ئێرانە بەڵام سەخفی داواکارەکانیشی هەر لە ئاستی ئەو کاتەیە کە لە جەنگە یعنی داواکارەکانی مەبەستم لە عێراقە یعنی ئەو شتانی کە بە عێراقی ئەڵێ وامەکە لەگەڵ ئێرانە مامەڵەمەکە ئەمەمەکە بەڵام سەخفی داواکارەکان هەر هەمان سەخفی کاتی جەنگە ینی ئەو ڕێکەوتنی ئێستا ئەمریکا ئەمڕۆ یان دوێنێ واژۆکراوە ئیمزاکراوە پەیوەندی بە عێراقەوە نیە ئەمە پەیوەندی بە شەڕێکەوەی ئەمریکا ینی ڕاستە و خۆ پەلاماری ئێرانی داوە لەگەڵ ئیسرائیل و ڕاگررتنی شەڕەکە و تەبعات و ئیجراعاتی ڕاگررتنی شەڕەکە پەیوەندی بە عێراقەوە نیە ڕاستە عێراق دراوسەی ئێران بووە بەڵام لەناو بەندەکانی ڕێکەوتنەکە باسی عێراق نەکراوە و پەیوەندی و عێراق بەشێک نەبوو لە ململانێکە ئەسڵن هەم لە عێراق خۆپارێزیی زۆر هەبوو لە بەغدا بەڵام زەرمەندی گروپی چەکداری لە دەرەوەی یاسا پەلاماری هەرێمیاندا یان پەلاماری وڵاتانی دەردراوسیاندا لە ناو عێراقەوە تەبعاً و لە هەرێمی کوردستانیشەوە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوەی ینی حکوومەت و حیزبیش ئەوانیش ینی تاکیدیان دەکردوکەوان بەشێک نین لە ململانێ بۆیە ئەو ئیجراعاتانی ئەمریکا پەیوەندی بە ینی بە سیاسەتی ئەمریکاوی بەرامبەر بە ئێران بە شێوەیەکی گشتی پەیوەندی بە دۆخی شەڕەوە نیە یعنی شەڕەکە گەیشت ململانەی ئەمریکا و ئێرانی گەیاندە ترۆپک گەیاندە زروەت بەڵام ئیجراعاتی عێراق نامە ئیجراعاتیشی دوور درێژخایەنە و پێ دەچێت هەر ئەو ئیجراعاتێک کە پێشتر ینی ئەو مردانێک کە لەسەر عێراقیان سەپاند بوو ئەوە ینی دەستی ئێران یان گروپەکانی نزیک ئێرانە بگرێتەوە جاچێ لە لوبنان بێ یان لە یەمن بێ ینی ئەم ئیجراعاتانە هەر بەردەوام دەبن بۆیە ینی ئەوەی ئەو ڕێکەوتنە پەیوەندی بە عێراقەوە نییە. باش تۆم بارک خۆتە زانی هاتە هەرێمی کوردستان سەرکردەکانی هەرێمی کوردستانی بینی و باس و خواسیشی لەگەڵاکردن و دوو بەیاننامەی جیاوازیشی هەبوو لە تۆڕی ئێکس بڵاوی کردەوە قسەی لەسەرەوە کردووە کە سەرکردەکانی بینی و قسەی لەگەڵا کردوون و باسی ئەوەی کردووە هەرچەنە دەستخۆشی لێ کردوون و توێتی کە ئێوە توانیوتانە ینی لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکایە ینی بڕۆن و هاوئاهەنگ من لەگەڵمانە
و سەقامگیری عێراقیش گرنگە بۆ ئەمریکا کە پارێزراو بێ. باراک بیرکردنەوەیکی سنترالیزمی هەیە، ینی بیرکردنەوەیکی هەیە کە ئەڵێ ئەبێ هەرچەند ئەمە سیاسەتی پێچێت نەقلکردنی سیاسەتی ئەمریکاش بێ بۆ سەرکردەکانی عێراق و بۆ هەرێمی کوردستانیش. ئەو بیرکردنەوەی کە ئەڵێ عێراق و مرکزی عێراق و ناوەندی عێراق مەبەستی حکوومەتی عێراق و دەسەڵاتدارانی بەغدای ئەبێ زیاتر بەهێز بکرێ، ئەمە لەگەڵ خواستەکانی فیدرالیزمی عێراقایەتەوە، لەگەڵ داواکاری و خواستەکانی هەرێمی کوردستان یەکە گرێتەوە؟ ینی تۆ بارەك وەکو باسمان کرد لەگەر یەکەم هات هەندێک لێدوانیدا لێدوانەکانی ئاماژە بن بۆی کە ئەوان وەکو ئیداری ئەمریکا حەز بە دەسەڵاتێکی بەهێز دەکەن چ لە عێراق بێت لە سووریا بێ، ینی تێگەیشتێکی بە مەرکەزیکردنەوەی عێراق بوو، بەڵام لێدوانەکانی ئەمجارە کەمێک جیاواز بوو لەوەی پێشوو. ئەم تێگەیشتە تێگەیشتنی ئیدارەی ترەمپە، نەک تێگەیشتنی استراتیژی ئەمریکاوی بۆ ناوچەکە و بۆ عێراق. یعنی ئەوە ترەمپ و ئیدارەکەیەتی حەز بەس بە مەرکەزیکردنەوەی عێراق و سووریا دەکەم بۆ جێبەجێکردنی ئەو داوە خواستانەی هەیەە. خۆ ترەمپ لە وەتەی هاتوتە ینی لە خۆلی دووەم کە هاتوتەوە دەسەڵات خۆ یەک دنیا شعارات و دروشمی هەبووایە چ ئێمە وا لە ئێران دەکەین، ناوچەکە دەگۆڕین، حاکمەکەمەکەی خۆمان دادنین، بەڵام زۆربیان نەهاتوتە دی، یان یەکێک لەوانەیە کە نەهاتوتی بەڕوونی و خۆشی هەست بە شکست دەکا ئەویژەوەی لە ململانەی بەرامبەر ئێرە شکستی خوارد، ینی یان لایانی کەم سەرکەوتوو نەبوو. ئەو هەموو مەچینە ئەلامیەی کە دنیایان وا تێگەیان دەتوانن زۆر بە خێرایی ئێران لاواز بکەن و شەرتەکان لەسەر ئێران فەرز بکەن، ئێمەشیان هەندێک جار بە هەڵە دابرد کە پێمان وابوو ئەم هێزە گەورەی کە هاتوو ناوچەکەوە ئەو توانە گەورەی کە پیشانیاندا دەرنەچوو بەو شێوەیە و تەقدیراتی ئەمریکا بۆ گۆڕانکاریەکان لاواز بەسەلەی عێراقیش بە هەمان شێوە، یعنی ئەوان ئیدعاءەکان یان ئیش بۆ دەکەن کە عێراق بە مرکزی بکەنەوە، بەڵام ڕەنگە واقع زۆر ڕێنەدا بۆ عێراق لە ڕووی دەستوریەوە بە مەرکەزیکردنەوەی یان لاوازکردنی فیدرالی پێچەوانەی دەستورە، ینی پێچەوانەی دەستورەوە، ینی تۆمباراتیش ئەم جارە لێدوانەکانی کەمە گۆڕانکاری بەسەردا هاتبوو، وەکو ئەوەی کە بیدایەت هات باسیەوە کە دیموکراسی ناوچەکە فەشەلی هێناوە، ینی وڵاتانی با بڵێن فیدرال لە ناوچەکە ناتوان وەکو پێویست سەرکەوتوو بوون، بەڵام ئەم جارە کەمێک لێدوانەکانی هێمنتر ببوو. سەبارەت بەوەی کە لەگەڵ هەرێمی کوردستان کۆ ببووەوە دوو پرسی سەرەکی لەگەڵ ینی حاکمی هەرێمی کوردستان باسکراوە، حاکمانی هەرێمی کوردستان مەبەستی مێچێتی و پارتیەکە هەردوورە حزبی حاکمن و ئێستا لە هەرێمی کوردستان حکوومەت نەماوە، ینی یەکێتی لە سلێمانی حاکمە و پارتیش لە هەولێر حاکمە. ڕاستە حکوومەتێک لە هەولێر هەیە و ئەنجومەنی وەزیران هەیە، بەڵام بەکردارەکی بە عەمەلی حکوومەتێکی یەکگرتووی ساحب بڕیاری یەکگرتوو لاواز بووە نەماوەیان. دوو پرس دوو تەوەر باسکراوە، تەوەری چەند عێراقیە ئەوش بریتێنەوەی کە ئەو ئیزراعاتانەی ئەمریکا دەیەوێت عێراق جێبەجێ بکە، هەبێ هەرێمیش جێبەجێ بکە، بە تایبەتیشەوەی پەیوەندی بە سنوورەوەیە، بە وزەوەیە، بە دۆلارەوەی، یانی ئەوانە پەیوەندی بە یانی مەسەلەی هاتنوچوونی دۆلارە بۆ ئێران دەبێت هەرێمی کوردستان جێبەجێ بکە. بەشی دووەمی گفتوگۆکان بریتی بە لە پرسی پێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و لە مەسەلەی وزە پێم وایە پێشنیاری کردووە کە عێراق و هەرێمی کوردستان هەماهەنگ بن لە مەسلەی وزە مەبەستم لێرە سوتەمەنیە، چ گاز بێ چ سوتەمەنی بێ، عێراق نابێت لە ئێرانی بکڕێت، کە لە ئێرانی نەکڕێ یان نەینێرێ دەبێت لە ناو خۆ هەوڵ دە پەیدای بکات بۆ لە توکە وڵاتانی دەرودراوسێ نییە. هەرێمی کوردستان گازی هەیە و چەند شەریکەیەکی کۆمپاتی پاڵاوگەیەکی هەیە، دەبێت ئەوان هەردوو لە هاوکار بن بۆ ئەو فراغی کە دروست بووایان دروست دەبێت پڕیکەنەوە، بۆیش سوتەمەنی ئەم ماوەیە گران بووە، یان لە هەرێمی کوردستان بۆ چووکە و کۆمپانیانەی لە هەرێم کۆمپانیای ئەهلین یان حکوومەت نین، ینی کار نازانم ناوی لێ بنین چی پێدەچێت بەشێک لە سوتەمەنەکان برێنە عێراق، بۆیە سوتەمەنی لە هەرێمی کوردستانیش گران بووە و ئەوەی تریان گازەکەیە کە عێراق ڕەنگە بەکاری بینی بۆ بەرهەمێنانی کارەبا یان بۆ ناو خۆ چووکە نەقسی دەبێت. بەشی دووەمی گفتوگۆکان پەیوەندی بە پێکردنی حکوومەتی هەرێمەوە بووە. مەسەلەی پێکردنی حکوومەتی هەرێم زۆر ئاڵۆزە و ئەمریکانی گەرانە و ئەوەی کە زاندراوە بە هەردوو لا گوتراوە، ینی باراک تۆم باراک تێگەیشتنی ئەمریکا بەم شێوەیە ئێوە حکوومەتی هەرێم دروست بکەن بە لە زووترین کات، ئێمە تەبریراتی ئەومان ناوێ، یعنی نامانەوە بیانومان بۆ بێنەوە بۆچی حکوومەتی هەرێم دروست ناکەن، بۆچی پەرلەمان پەچی کەوتووە بێت دروستی کەن، بەڵام نازانین پارتی وچێتی ئیلتیزام دەکەن یان دەتوانن باز بدەن بە سەخواستە حزبیەکانیان، یعنی خواستە حزبی خۆیان بخەنە ئەولاوە و
بێن پەرلەمان کارا بکەن و حکوومەت دروست بکەن یعنی ئەوە دەمێنێتەوە سەر ڕۆژانی داهاتوو بە پێی لێدوانی پێرێ و سێ ڕۆژ پێشستا کە باراک لێرە بوو لێدوانەکانی بە تایبەتیش پارتی ویشێتیش تند بوون بەرامبەر یەک ئاماژەم بۆی کە لە یەکتر دوورن ئاسان نییە ڕێککەوتنیان سەرواری ئەوەی کە هەفتەی ڕابردوو لێدوان ینی گفتوگۆکانیان باشتر بوو باش بەس ئێستا کاک سەرتیب ینی ئەوەی کە داواکاریان لێکە خۆ چەند وەختە ئەمریکا هەرە و داواکاری هەیە بەڵام ئێستا کە داواکاریەکی ڕسمی دێتە هەرێمی کوردستان و لە ڕێگەی تۆمباراکەوە ئەم داواکاریە ئەگەیەندێ ئەمە ناکاتە ئەوەی کە ئیتر پێکێنانی حکومەت هەرێمی کوردستان بۆتە بابەتێکی حتمی چونکە ئێستا ئیتر شەڕ نەماوە جەنگ دەماوە لە ناوچەکە و داواکاریەکەش لەلایەن وڵاتێکی زلهێز وەکو ئەمریکا کرێت کە یەکێکە لە ئەوانەی لە بەرەی جەنگەکەیە بووە ینی ئەمە تر ناکاتەوەی کە تەواو ینی کات نەماوە بۆی کە بەفی ڕۆ بدرێ بۆ پێکێنانی حکومەت خۆی مەفروزە مەسلەی پێکێنانی حکوومەت خێراتر ببێ بۆ چونکە ئەمریکایە و ئەمریکا قەت بەبێ بەدیریش نییە یعنی کاتێک کە داوای شتێک دەکات دوای ئەوەی بەدیلی هەیە مەفروزە پێکێنانی حکوومەت خێرا ببێ یانزم دوو پرسی سەرچی بووە ئەوی کە جگە لە بەدیلەکەی پێشمەرگەش بووە تۆ لە مێشکتا هەیە هیچ شتێک ینی بەدیلێک هەبێ ینی بە مێشکی توابێ یعنی ئێمە دەبێت احتیمال بکەین سەر زانیاری ئەو زانیاریە ناڕسمیانەی هەنا یعنی کە ڕسمینین و ئێمە ناتوانین احتیمادی 100% بکەین سەر ئەوەیە کە گەربێت حکوومەت هەرێم پێک نەهێنرێت ئەمریکا و عێراقیش پەنا بۆ ڕێگای بەدیل ببن کە بە نەتیجە ڕەنگە سەلاحیاتی هەرێمی کوردستان لاواز بکە ینی وەکو پێشتش ڕەنگە باسمان کرد بێ ئەویژەوەیە عێراق بودجەی هەیە ینی بودجەی ساڵانێ هەیە دەستە پەرلەمانی عێراقی یەک لە فەقرەکانی ئەوەیە کە داوای بودجە لە هەرێمی کوردستان دەکات بۆەوەی بتوان تەمویلی موچە و بودجەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان بکەن ئەگەر ئەوان ناتوان پارە بۆ هەرێمی کوردستان برێن یان یەکێک لە ئیجراکانە ناتوان ئەو کاتە پارە بۆ هەرێمی کوردستان برێن ئەگەر بێت و حکوومەتێک نەبێ میزانی هەبێت ینی حکوومەت هەرێم میزانیە بودجێ هەبێت و ئەو بودجێ بنێتە پەرلەمان بۆ گەر حکوومەتێک نەبێ و هەڵبژێردراو بێ و پەرلەمانێک نەبێ ئەو بودجەیە بڕیاری لێ بدات و بینێرێتە بەغدا بەغدا ناتوانێت تعامل لەگەڵ ئەم ئەم واقعی ئێستای هەرێمی کوردستان بکە چونکە ئەم حکوومەتی ئێستای لە هەرێمی کوردستان ئەو ئیدارەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە حکوومەتێکە شەرعیەتی نەماوە قەزد بۆی ماوەکەی بەسەر چووە تەواو بووە و هیچ وەصفێکی قانونی لە قوانینی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقیشدا نییە یعنی تۆ بڕۆ لە هەموو دەستوری عێراقی لە هەموو قوانینی هەرێمی کوردستان بگەڕێ نابینیەوە حکوومەتێک ساڵ و نیوێک هەڵبژاردن کرابێ و بەردەوام بێ هیچ سیغەیەک نییە یعنی ئێستا ڕێگە بدا حکوومەت بەم شێوە بەردەوام بێ و هەموو مؤسساتی چ دەرڕقابی بێ و یعنی چ دام و دەستگاکانی دیکەی دەرەوەی حکوومەت یانەوانی سەر بە پەرلەمانیش بێ هەموو ماوەیان بەسەر چووە دەبێت ئەم حکوومە ینی ئاوی بەبەردا بکرێتەوە ڕۆحی بەبەردا بکرێتەوە بۆ ئەوەی شەرعیەت وەرگێتەوە شەرعیەت لە چێ وەردەگرێت شەرعیەت ئەگە بێ وەرگێت لە پەرلەمان وەرگێت ئەگە پەرلەمانەکە خۆی داخرابێ ئەمە ئیشکالێکی زۆر گەورەیە سارەسەرەکە وازح نییە و پارتی وێچێتی هەردووچیان بڕوە ناکەم خۆیان زۆر حاضر کردێ بۆ بەدیلێک و هیوادارین ینی بەدیلێک لەسەر پارتی وێچێتی لەسەر هەرێمی کوردستان فەرز نەکرێ بۆ واقعی بەردەوە بۆ درێژە کێشانی ئەم واقعی ئێستا هەیە باشە ینی ئەو کێشانەی کە لە بەردەم و بربەستانەی لە بەردەم پێکێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستانن ینی کۆمەڵێک بربەستن هەن ینی ئەوەی کە خوێندنەوەی بۆ دەکرێت ئەوی کە بەڕێستان و چاودێرانی سیاسی باسیەکەن ئەو بربەستانە ئەکرێ قسەی لەسەر بکرێ ینی ئەکرێ بگەنە نەتیجە ئەکرێ حالێک هەبێ لەبەردەستی هەردوو لایە بۆی کە یعنی بتوان لە ڕێگەیەوە حکوومەت هەرێمی کوردستان پێک بێن ینی خۆ ئەو نەقورز نییە بە بارتەقای ئەوەی کە بگاتە چاقبەستویەکی تر هەتا بەم شێوەیە بمێنێتەوە ینی ئایا ینی شتەکان ئەوە نە قورسن نەتوانرێ پێکی پێنن لە 35 ساڵی ڕابردوو 34 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان دیموکراسی نەیتوانین چەکەرە بکە و تەوافقی نێوان با حیزبە سیاسیەکان تەفاهمیان وەکو پێویست نییە و مؤسسات دروست نەبووە و دیموکراسی نەیتوانی و ینی جێگەی خۆی بگرێت و ڕاستیش هەموو حیزبەکانی کوردستان و هەموو قیاداتی ئێستا حیزبەکانی کوردستان بڕیان بە دیموکراسی نیە ئەمە ڕێگرا هەرە ئەساسیەکەیە ینی بڕیان بە نەتیجەی انتخابات نییە ئەمە وای کردووە ینی دروستکردنی حکوومەت ینی جێبەجێکردنی قانون زەحمەت بێ و هێز لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتە ینی ئەو هێزە سەربازی هەیە ئەو هێزە ئەمنی و استخباراتی هەیە
لە دەستی حزبە لە دەستی حکوومەت نییە حزب دەتوانێت بە ئاسانی کاری پێ بکە حکوومەت ناتوانێت کاری پێ بکات وە دامەزراوەی نیشتیمانی لە هەرێمی کوردستان دروست نەبووە ئەوە خۆی ئەمە ئەساسە ئەمە ڕێگریە گەورەکەی تا ئەم مەفهومە نەگۆڕدرێت جا بە هەر شێوەیەک بێ خۆپێویستی بە وەخت هەیە تا ڕێگریەکانی لەبەردەم دروستبوونی دامەزراوەی نیشتیمانی هەڵدەگیرێن زەحمەتە بتواندرێت حکوومەت لە ئێستا و لە داهاتوش پێک بێندرێت ڕێگرێ گەورەکانیش برتی لەوەی کە هێزی سەربازی و سەرچاوەکانی دارایی لە دەست حزب لە کوردستان دەربهێنرێن و بدرێت تەسلیمی چێ بکرێت تەسلیمی دامەزراوە شەرعیەکان بکرێت ئەو دامەزراوانەی هێز لە شەقامە وەردەگرێت ڕێگری لە بەردەم دروستبوونی حکوومەت هەرێمی کوردستان ئێستا بریتە لەوەی لە دابەشکردنی جومگەکانی حکومڕانی یعنی وەزارات و ئەو جومگانی کە هەنە و خلاف لە بینی پارتیویچێتی هەیە کە چەند بە چەند بۆ چێ بێت دووەم لە سەلاحیاتی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان سەلاحیات بۆ معنای یعنی لە حکوومەت لە هەرێمی کوردستان ئەم حکوومەتی هەیە قووەتێک هەیە لە ناو ئەنجومەنی وەزیران لە دەرەوەی ئەنجومەنی وەزیران یعنی کۆنتترۆلی جومگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە ئەمانە یعنی کۆمەڵێک خەڵکن وەکو دەسەڵاتی سێبەر یان دەسەڵاتێکن دەوڵەت و دەوڵەتی عمیقیان لە هاتووە یان تۆ وەزیرت هەیە بەڵام وەزیرەکە دەبێت بگەڕێتەوە بۆ فەرمانبەرێک لە ئەنجومەنی وەزیران بۆەوەی پارە سەر بکە بۆ نمونە باز دەکەم یعنی تۆ وەزیر دارایی تێ بەڵام نازانین داهاتی هەرێمی کوردستان چەندە ئەم خۆی هەر لەبەر ئەمەشە کاک سەرتیب داوای هاوبەشی هەر لەبەر ئەم قسەیەشە داوای هاوبەشی ڕاستەقی ناکرێت یعنی ئەوەی کە حکوومەتەکە بکرێت ئەمە یەکێکە لە خلافەکان ئەمە یەکێکە لە خلافەکان ئەمە یەکێکە لە خلافەکان لە بەرۆی مؤسساتمان نییە ئێمە دەسەڵاتمان هەیە یعنی دەسەڵاتێکێ لە ئەنجومەنی وەزیرانە بەڵام حکوومەت نییە دامەزراوەی نییە هەندێک خەڵک هەیە دەسەڵاتیان پێدراوە عینوانیان ینی لە دەرەوەی قانون دەسەڵاتەکانی خۆیان ڕاوە دەکەن عینوانەکانیان لە ناو قوانین جێگەی نابێتەوە ئەوەی سێمیان بڕاردانە یعنی خۆرتەنها ئەنجومەنی وەزیران و بڕاردانی پارە و ئەوە نییە یعنی سەرۆک حکوومەت کە باسی دەسەڵاتەکان بکەین ناتوانێت هێزی سەربازی لە سلێمانی بجوڵێنێ و جێگری سەرۆک حکوومەت ناتوانێت فەرمان بکە بە وەزیریدا پێشمەرگا دوو زێرەبانی لە هەولێر نەقڵکە یعنی ئەمەیە مشکلەکە ئەوەی سێمیشیان بریتێ لە مەسەلەی بڕاردان لە هەرێمی کوردستان یعنی بڕاردان ئەو کە پەیوەندی بە چارەنووسی هەرێمی کوردستانەوەیە پەیوەندی لەگەڵ دەرو دراوسێ ئەمانە تا ئێستاکە نەکراوە بە دامەزراوەیی یعنی ڕەنگە حزبە سیاسیەکان هەست بۆ بکەن کە بڕاردان لە هەرێمی کوردستان لە دەست ڕەنگێکی تایبەتە یا دەست چەند کەسێکە بۆیە من پێم وایە خلافەکە خلافێکی گەورەیە بەڵێ و پەیوەندی بە کەڵەکەبوونی زیاتر لە 15 ساڵی ڕابردووەیە و وەختی دەوێتن هیوادارین بتوانن تەفاهم بکەن نەخشەڕەیەک دابنێن بۆ چارەسەرکردنی ئەو یعنی ئەو ڕێگریانەی کە دەبنە سەبەبی ئەوەی کە نەک لە ئێستا لە داهاتوش حکوومەت دروستکردن زەحمەت بێ دەست خۆش بێ کاک سەرتیب سپاس بۆ بەڕێستان سەرتیب جەوهەر چاودێری سیاسی و ڕۆژنامەنووس کە لە هەولێرەوە لەگەڵمانە بوون لەم بەشەی یەکەمی بەرنامەکەیە.